خۆشەویستان ئەزانین زۆرێک لە هاوڵاتیان حەز و خولیایەکی زۆریان هەیە بۆ بەخێوکردنی جۆرێک لە باڵندەکان با بزانین دیارترین ئەو باڵندانی کە هاوڵاتیان هێرێمی کوردستان حەز و خولیان هەیە لە بەخێوکردنیاندا کام جۆرە باڵندانن ئاخۆ باڵندە کێوەکانن یاخود باڵندە ماڵەکانن چەندە گرنگە کە تۆ بڕیاری ئەوایی باڵندەیەک ڕابگریت باڵندەیەک بەخێوکەی لەگەڵ ئەوە زانیاری تاوت هەبێ لەسەر شێوازی بەخێوکردنی ئەو جۆرە باڵندەیە بە شێوەیەکی گشتی قسە گفتوگوی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز کاک سۆران جەمال کە بەڕێزیان بەخێوکەری باڵندەن بانی باش بە کاک سۆران بەخێوی زۆر سپاس بۆ تۆ هەر سەرەتا با لەوە دەست پێ بکەین با بزانین ئاستی هاوڵاتیان بۆ گرنگی پێدانیان لە بەخێوکردنی باڵندەیە لە ئێستادا لە چه ئاستێکدایە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵەکانی پێشوە و لەگەڵ هەشتاکان و نەوەکانە خەڵک هەر لە کۆنی شەوا بڵین لە مێژووی کووردا بەخێوکردنی باڵندە زۆر پەرەیەکی زۆری پێرا و کەسانی زۆر گەورە و مەزنە بۆ لە کوردستان باڵندەیان بەخێو کردووە بەڵام ئەمڕۆ ئەیبینین بە شێوازێکی زۆر فراوان کە خەڵکێکی زۆر حەز و ئارەزوو لە بەخێوکردنی باڵندە بە تایبەتی باڵندەی ماڵی کە لە ناو قەفەزا زیاکەن زۆرێکی ژێسە ئەیبینین بڵین لە گەنجەکان یان منداڵ ئارەزووی هەیە مەسن باڵندەی چێبێ ماڵی بێ کە خۆی لەگەڵ یا بتوانێ وەکو هاوڕێک مامەڵی لەگەڵا بکات زۆر باشە کاتە حەز و خولەی هاوڵاتیان لە بەخێوکردنی باڵندایە زیاتر بۆ ئەو باڵندانن کە ماڵین وەکو چی ئەو باڵندانە چی چێگرێتەوە بەڵێ زۆر جۆری باڵندەیە کە ئێمە توانین لەگەڵ خۆمانە وەکو ئێمە کە وەکو باسی باڵندەی ماڵیەکەین دوو جۆرەیان کە لە قەفەزا بەرهەمەیەندرێت بەخێوکەر پەری پێەیە و بڵین زیایەکا و پەری پێەیە جۆری کەشانەوەی کە بڵین بەخێوکە دەریێنێ و لە ماڵەکان لەگەڵ یا بکو تووتی ئەتوانین بڵین ماڵی بکەین هاوڵاتیان کام لەم دوو جۆرەیان زیاتر پێ زۆرتریان بەخێوکەرمان ئێمە زۆرترێکە وکو بەخێوکەر بەڵام وکوت لەم چەند ساڵی دواییە خەڵکێکی زۆر وکو کاسکۆی ئەفریقی پێڵن بە بەغای ڕەساسیە یاخود ئەمەزۆن کە چەند جۆرێکی هەیە کۆکتێل کە زیاتر دەن و خوارەکان چکەوانە زیاتر قسەشەکەن زیاتر لە کوردستانە سە خەڵک حەزی لە ڕاگررتنی ئەو باڵندانی وکو ماڵی کە وکو هاوڕێک لە ماڵە وکوێکێک لە ئەندامی خێزانەکە مامەڵی لەگەڵا بکەن بەڵام بە گشتی لە کوردستانە لە ساڵەکانی هەفتا و هەشتاوە ئێمە بەرهەممانەیە ینی بەخێوکەرمانەیە بەرهەمە ئەهێنێت بەڵام کێشەکەمانەوە بووە کە تا ئەم ڕۆژ زانستیانە نەبوو ئەمڕۆ پێشکەوتووە زۆر کە ئێمە لە هەوڵی ئەوانم چەند ساڵی پێشوە لەگەڵ کۆمەڵێک بەخێوکەرە هەوڵیەوە بین ئێمە بەخێوکردنمان زانستیانە بێت یعنی چۆن زانستیانەکە لەوایە کە تۆ پەرە بە باڵندەیەک بی بۆ نمونە ئێمە باڵندەکان هەمووی پۆلێ نەکرێن ئێمە کە باسی کەناریەکەین کەناری باسمان کردووە لە 600 جۆر تێپەڕیوە کە باسی کۆکتێلەکەین کۆکتێلیش لە 50 جۆر و بکە بەڕەنگەکەی باسی کەین هەمووی لای خۆمان هەیە ئەم جۆران زۆربەی هەیە لە لای خۆمان بەس کەناری نەبێت کە ئێستا ڕەنگی بڵین زۆریان هاتۆتە کوردستانەوە ئێمە ئیش لەسەرەواکەین کە بەخێوکەران بتوان ئەوانش بەرهەم بێنن بۆی پەری پێبسێنین چکە هەج باڵندەیە کە ئێمە ئەیبینین کەناریە کۆکتێلە تێرەحوبەکە خەڵک ئەیبینێ ئەمانە زیاتر دروست کراون یعنی خۆیان لە سروشتان نین جۆرێکیان هەیە دروست کراون ئەم ڕنگانەیان لێ دروست کردووە کە ئێمە ئیبینین و خەڵک حەزیلەتی و زۆر دڵخۆشکەرەکە لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش زیاتر بەرەو پێشەوە چێن بەخێوکردن و ئارەزووە و زانستیانە تریژ بە تایبەتی گەنجەکانمان زۆر بەلایەن و مەبەستە کە بەشێکی زانستی بەخێوی زۆر باشە با بزانین کاک سۆرانگەر کەسێ حەز و خولەی هەبێت لە بەخێوکردنی هەر جۆرێک لە باڵندەیە ڕەنگە بیر لەوە بکاتەوە بڵێ لەوانەیە نرخەکەی زۆر بە من نەتوانم بیکڕم نرخی ئەم باڵندانە چۆنە؟ نرخەکانیان جیاوازە ئێستا بۆ نمونە ئەگەر باسی کاسکۆ بکەین ینی بە بەغا کە ناوی بە بەغایە ئەوانە نرخیان لە 200 دلار دەست پێکا بەرەو سەرەوە بڵین کۆکتێل هەیە نرخی دەست پێکا لە 25,000ەوە بۆ 50,000 بۆ 100,000 ئەم بە بەغای کە باست کرد ئەمە ئەوانن کە قساکەن بەڵێ بە بەغا بەگشتی قساکەن باشە بڵین زۆر بەیان کۆکتێلیش چەند وشەیەک فێرە بێت ئەمە هەتا کە منی کەمتر بێ نرخەکەی زیاتر یاخود بە پێی لە نرخە بەڵێ چکە نرخەکەی کە بچووکە بێت ئەو کەسێک کە ئەچێتە لای خۆی چۆنی بێت ئاوا پەروەردەیەکات بۆ منە چۆن مناڵێکە لە بەردەستی خۆتا بێت
ئەوەی کە دایک و باوکەیە فێریەکە ئەو باڵندێش بە هەمان شێوەیە زۆر جار باڵندەمە کە لای کەسێکە بێت چەند ساڵێک کۆچێتە لای کەسێکە ئەو باڵندێت تووشی کێشاوێ لەوانی وای لێت نێتەوە سەر ئەو ڕێچکەی کە لە یەکەم جار هەیوە چکە لەگەڵ ئەو کەسا ڕاتۆ دوایی گۆڕانکاری ڕۆیە تووشی زۆری تیا پەر لە خۆیە کاتەوە یا تووشی کەم و کوڕی ئەبێت لە خواردنە لەبەرەوە بەگشتی ئێستا لە کوردستان خەڵک زۆر مەبەستێتی کە باڵندەیەک لە بێت و لای خۆی بێ بۆی ئەوەی بە شێوەیەکەوێ خۆی بەو شێوەیە پەروەردەیکە. باشە گەر کەسێ بڕیاری ئەوەیە کە جۆرێک لە باڵندەکان ڕابگرێت و بەخێوی بکات لەگەڵ ئەوەشا زۆر گرنگە زانیاری تاوی هەبێت لەسەر شێوازی بەخێوکردنی ئەو باڵندەیە ئەو کەسانی کە یەن بۆ منە باڵندەیەک ئەکڕن تا چەندێک بۆ منە لە تەواوی ئەو بەخێوکردنی ئەو باڵندانە شارەزان تا چەندێک شارەزاییان هەیە لە بەخێوکردنیە. خۆی یەکێک لە کێشەکان ئەمڕۆ بەداخەوە ئەوەیە کە ئێمە سەرچاومان نییە. یعنی سەرچاوی ژیوکوتمان زانستیمان نییە ئەگەر بەخێوکەری وەکو هەنگاوی یەکەم یاخود وەکو ڕێنمایە سەرەتاییەکان پشتی پێ بەستێت بە گشتێمە و سەرچاویمان نییە هەر لەبەرەوەشە کە تۆ ساڵێک باڵندەیە بەخێوەکەی ناتوانانی بڵی من لی ئەزانم ئەتوانی بڵی من ئەزمونێکمەیە لە ماوەی ئەم ساڵە لەگەڵ ئەم جۆرە باڵندەیە لەگەڵ باڵندەکەی خۆتە چکە باڵندە چۆنی ڕابێنی بەو شێوەیە لەگەڵ تایەت بە تایبەتی خواردن مەسەن تۆرچ خواردنیشی بیتێ و باڵندەیە گەشە ئەکات بەڵام تا چ ئاستێک تۆ بە شێوەیەکی تەندروست و پێویست گەشەی پێەکەی بەلانی پێویستە لە ڕۆژێکا چەند جار خواردنی باتێ ئەو خواردنی کە بیاتێ زیاتر چی بێت بەڵێ ئەگەر بێچوو بێت تۆ خۆت بە سریلاک پێڵێن بە خێوی کەی بە سرنج کەوتۆتە سەر ئەوەی تۆ ئەتوانی هەموو 3 سەعات بۆ 4 سەعاتێ جارێ خواردنی بیتێ ئەمان باڵندەکە کەمتر پێێتەوە نووسێت بەڵام ئەگەر هەموو سەعاتێ بۆ نمونە جارێک بیتێ 2 سەعات جارێ بیتێ کەمتریتێ باڵندەکە زیاتر ینی بە خاوەنەکەیەوە خولیای ئەبێت یا بڵین پێی ئاشناترە بێت چکە ئەتوانی بە هەموو جارێککە تۆ خواردنەکەی تێ سەوتێ دەرکەی ناویی لێ بنی بۆ نمونە تۆ تێرەکەی تێماڵیکەی زۆربەی تێرەکان باڵندەکانوان ئەتوانی ناوێکی لێبرین بۆ منە پێشووی تۆ خواردنەکەی بیتێ ئەو ناوە بڵێ یافیکەیەکی تایبەتی لی یا مڵی سەوتێک چەند جارێک کە تۆمە دووباراکێتە ئەو ئەزانێت کە تۆ ئەم سەوتەی بیست ئەم خواردن وەرەگرێت یا خاوەنەکەی ئەو بەخۆی بە دایکی تۆ بە دایکی خۆی زانانی یا باوکی خۆی وای لێ کە گەورەش بوو ئەم باڵندەیە گەر هەچ کاتێت تۆ ئەو دەنگەیە ئەو ناوەیە ئەو فیکەیە کە بانیەکەی بە هەمان شێوێتەوە بۆ لە باشە ئەمە لە ماوەی چەنەکە ئەو باڵندەیە بە شێوازێکی زۆر باش ماڵی ئەبێت بە شێوازێکی زۆر باش لەگەڵ تویاڕایەت ماوەی چەنێکی پێچێ بەڵێ وکوتمانەوە کەوتۆتە سەرەوەی تا چەند خاوەنەکەی لە باڵندەکەی نزیکە بێتەوە تۆ لە ڕۆژێکات جارێک دوو جار ئێمەگە وکوتمان بێچوو بێت لە ماوەی ئەو تاوەکو 6 هەفتەش زۆریان کاتە باشتر لە بێچێتیەوە بەخێویکە لە بێچێتیەوە بە تاکیدی ئەو لە بێچێتیە بێ باشتێکە بەڵام مەرج نییە ئێمە بەخێوکەرمانەیە باڵندەیە پێڵین وحشی ئەمە ینی بڵێ ناو قەفەس بڵین ماڵی نییە کە ماڵی ماڵیەتە سەردەست ئەوەی کە دەنوکیش ناگرێت بە تایبەتی دەن و خوارەکان بەخێوکەرمانەیە لە ماوەی هەفتەیە کاتوانێ و باڵندەیە وای لێ بکا ماڵی ببێت برسیەکە وردە وردە خواردنی هاتێ لی نزیکە بێتەوە گرنگەوەی تۆ لەو باڵندەیە بکەیت هەست بەوە بکە کە تۆ زەرەرە بۆی نییە کە تۆ لی نزیکە بیتەوە ئازاری نایی و هەستیشی پێ ئەکات تا چەند هەست و سۆزی بیتێ ئەویش زیاتر هەست و سۆزەکە داهاتەوە هەر لەبەرەوشە زۆر کەسێ کە میوانێک گەرچیایکێ لە ئەندامی خێزانەکە لەوانەیە مەسەن ژن و مێردێکن یا خوشک و برایەکن هیچیان حەزی لی نییە ئەو هەستەی بۆی نییە بۆ ئەویان کاچێ بەلایقی ڕێنێ بەڵام بۆ ئەمیان ماڵیەوێتە لاشی لەبەرەوە ئەو باڵندێش هەستی پێکات کەوتۆتە سەرەوەی تا چەند تۆ هەست و سۆزی تێ تا چەند لی نزیکە بیتەوە تا چەند هەوڵەیی پێداویستەکانی باشە کاک سۆران باشترە باڵندە هەر خۆی بەتەنیا لە قەفەزێکا بێ خۆ دوو باڵندە بێکەوە بن باشترە ئەوە پەیوەندی بەوە هەیە تۆ ئامانجت چیە لە بەخێوکردنی و باڵندەیە تۆ ئامانجەوەی وکو هاوڕێک لە ماڵەکە لەگەڵ تابێک یاوکو ئەندامێکی خێزانەکە ئەوە بێ بە باڵندێکی کوتمان ماڵی کە پێڵین ترێتە سەردەستە ئەگەر بتەوە بێ بەتەنیا بێ باشترە چکە کاتێک کە بڵین لەگەڵ بڵین ئێمە پێڵین جووتکردن بڵین کەناری بڵین هەر شتەیرێ بێ کە نێرومێ پێڵن جووتکردن کە یەنی زۆر جار
هەڵسوکەوتی ئەو تێرە ئەگۆڕێت یعنی زیاتر ئەو بڵین احتیمامی ئەیا بە تۆ ئەیا بە ئەوەی کە لەگەڵ گیرۆدەی خاوەنەکەی نابێت بەڵێ زائیدەن باڵندا کە جووت کرا نیوەی ژیانی تەمەنی کەمترە بێتەوە چکە زیابوون یاخود زیاکردنی باڵندە چ لە هێلکەکردنەوە بێت لە بێچوو بەخێوکردنەوە بێت ئەگەر بێت و ئێمە من زۆر جارە قسەیەکەم ئەگەر بێت و ئێمە زانستیانە یعنی فەسلەجیەم بچینە ناو دەربارەی دەی کۆڵینەوە یعنی کارێکی زۆر 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 ئەرچێکی زۆر قورسە بۆ بەتایبەتی مێکە چکە لێلکەدانە هێلکە دابەز هێلکە دروستەکە ئەو هێلکەیە بێ بە کلس دوای ئەوە مەسەمڵین کە جوودبوون دروستە بێتە دەرەوە لەسەری ئەکەوێت دوای ئەوە بێ بە خێوی کات ئەم دایک و باوکەیە ئەمە هەمووی وزەیە و ئەی بەخشێت لەگەڵ ئەو وزەی کە ئەی بەخشێت لە تەمەنیشی کەمترە بێتەوە واتە گەر تۆ جووتی نەکەی تەمەنی درێژترە هەر بۆ نمونە کەناریەکە جووتی نەکەی 12 بۆ 14 ساڵەژی بەڵام ئەگە ساڵی 2 جار بۆ 3 جار جووتی کەی 6 ساڵ و 7 ساڵەژی زۆرترین تەمەن نیوانی و کەمەکایش پەیوەندی بەو وزەیە کە ئەی بەخشێت کە باڵین بە لە کاتی جوودبوونە زۆر باشە کاتە گەر باڵندە جوود بوو هێلکەیان کرد پێویستەکە خاوەنی ئەو باڵندەیە چۆن مامەڵە لەگەڵا بکە بۆی کە بتوانێت بەچکەکەی هەڵبێنێت بەڵێ هەر لە بەرەوشە باڵندە کە ئێمە بووکو بۆ ڕاگرین و بەخێوکەر بۆ ئەوەی کوتمان پەری پێبین زیایی کەین 4 قۆناغی هەیە قۆناغێکی هەیە کە پێی وترێت تولەکە لە هاوینایە کە هەموو باڵندێک لە سروشتا پەڕی خۆی گۆڕێت ساڵی جارێک ئەو پەڕە ئەگۆڕێت کە ئەی ژوزەیەکی زۆری ئەوێ دوایە قۆناغێکی کێ پێوترێت قۆناغی پشوو کە بەلانی کەمە نابێت لە سێمان کەمتر بێ ئەو باڵندێ زۆرترین کات ئەنوێ لە ڕۆژێکە 24 سەعاتە کەمترین کاتیش ئەخوات یعنی 6 بۆ 8 سەعات ئەو باڵندەیە ئەبێ بخوات دوای ئەوە ئەنوێت دوایە قۆناغێکی کێ کە خۆی ئامادە ئەکات بۆ جوودبوون دوایە قۆناغی جوودبوون بێ ئەم قۆناغانە هەر قۆناغی بە پێداویستی لەشی خواردنی تایبەتیە بۆ نمونە کاتی توولەکە زۆرترین کانزا و ڤیتامیناتی پێویستە بەڵێ بەڵێ لە کاتێکا بێچویانە بێت لە هێلانەیە یاخود پێش بێچوو تۆ پێویستە پێ مێەکان پرۆتینی بیتێ نێرەکان و زەبەخشی بیتێ بۆی بتوانێت بێچۆکان بڵین هێلگەکان تەلقیح ببێ ئێمە پێڵین لە کاتێککە بێچوو هەڵێت هەفتە یەکەم پێویستی بە زۆرترین ڕێژەی پرۆتین هەیە دوایەوەتی وردە پرۆتینەکەی لێکەمەکەینەوە و ڤیتامینات و کانزای بۆ زیاکەی لەبەرەوە قۆناغەکان ئەمە ڕێگە زانستێکەیە کە ئێمە وتمان ئێمە ئەمانەی بە شێوەیەکی زانستی چکە لە قەبارە شاو بێچوانە هەم لەگە شەو لە قەبارە زۆر جیاوازن لەوەی کە تۆ بە هەڕەمەچی بەخێوی زۆر باشە کاک سۆران با بزانین ئەکرێت باڵندە وەکو سەرچاوەیەکی ئابووری تەماشا بکرێت بەڵێ ئێمە لە ساڵەکانی خۆم وکو خۆم کە لە هەشتا لە سلێمانی باڵندەم بەخێو کردووە لە زانکۆی مووسڵ قوتابی بووم یا خوێنکار بووم خۆم بڵین کەناریم بەخێوە کرد کاتی کەنارەکەم زیای کرد لەوێ کە لێم ئەفرۆشتەوە لەوێ لەو پارێم زیاتر وەرگە کە باوکمە یانێ لەبەرەوە ئێمە ئەمە زۆر زۆر گرنگە کە لە کوردستانە تا ئێستا بەداخەوە بیری لێ نەکراوەتەوە کە بەخێوکردنی باڵندە بێ بە ژێرخانێکی ئابووری بۆ وڵاتەکەمان ئەم ژێرخ بۆ نمونێسە وڵاتی ئەڵمانیا لە ساڵەکانی بڵین لە سەدەی هەژدەیە کانی بڵین کانە خەڵوزەکانی تیا بووە ئەم شارە کەناری هەبوو کەناری یەکێکە لە باڵندە هەستیارەکان بە هەج بۆنێکی ژەهراوی ببێت یا گۆڕانکاریە لە ئاوهەوا بێت بە زووترین کات بڵین کاریگەری تیەکە لەبەرەوەمان هێناوە بەکارێنە ناوە بە قەفەس بردویانتە ژوورەبووی کە لە ئاستێکا ژەهراوی بووە ئەم کەناریە کەوتۆتە خوارەوە زانیانی تر لێرە ئەمە ژەهراویە دوایەوە کە کانە بەردینەکان داخرێت شارێکی لە بانتیقی هارتسەی پێڵن لە ئەڵمانیا ناوی سانت پیترسبۆرگە خەڵکی ئەو ناوچەیە خۆیانە بە خێوکردنی کەناری کە بووە بە سەرچاوەیەکی سەرەکی ژیانی ئەو ناوچەیە بەڵێ هەر لەبەر ئەوەش توانیان کەناریەک دروستکەن بە ناوی هارت سەرڕۆڵەوە کە تا ئەم ڕۆژ لە گیانی بڵین بەخێوکردنی باڵندە و دروستکردنی باڵندەیە وەچە دروستکردنی باڵندەی کەناریە هەنگاوێکە کە تا ئێستا بە گرنگترین هەنگاوە لێرە چکە ئەو کەناریە بەس بە قورگە خوێنێ بووە بە سەر بەڵێ تەنانەت لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە گەر ئێمە سەیری یانەکانی ئەوروپا بکەین یانەکان لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دروست بووە بۆ لەبەرەوەی کە خەڵک بڵین بژێوی ژیانی قرس بووە
بیران لەوە کردێتەوە کەروێشک ڕاگرن مریشک ڕاگرن بۆچی بۆی بێ بە سەرچاوێک وکو مریشک و کەڵە شێرەکان بۆ هێلکەکانیان کەروێشک وکو خۆراکێک وای لە هاتۆ کە چۆتە ئاستێک بیران لەوە کردو پەرایان پیاوە کە ئێمەوی بینین لە ئەوروپا ڕۆژ بە ڕۆژی تازەتر دروست دەکەن. باشە کاک سۆران با بزانین ئێمە وەکو کوردستان خاوەنی هیچ باڵندەیەکی دەگمەنین. ئێمە وەکو خۆمان وەکو کوردستان چوار جۆر کەناریمان هەبوو کەناری کە پێوتێ کشمیشی و خەنەی و ژەنگار و بڵین ڕەنگەکەی قاوەیە پێڵن خۆرمایی لای خۆمان توانی بیان بیەنە ئاستێک کە ڕەنگەکەی زۆر جوان بوو بەس قەبارەی بچوو بوو بەداخەوە ئێستا بە خێوکەرانی وکو چەند ساڵی پێشووتر نەماوە کە ئێمە لە بەرنامەیەکی کە شاباسمان کرد خۆزگای ئەوەمان خواستەوە کە ئەمە پەری پێورێ بەبێ ئەوەی تۆ هیچ سەرچاوەیەکی چیم بڵین ناسروشتی بیتە ڕێنگی جوانی دەرەکەوت ئێستا بەس پێویستی باەوە بوو یەک تۆس قەبارەی گەورە بکرێ هەرچەند ئێستا چەند گەنجێکی خەریکیەوەن بە خێوکەر بەڵام سروشتی کوردستان ژمارەیەکی بێشمار باڵندەمان هەیە خۆمانی کوردستانە کە لە هەموو جیهانیشە هەیە کە بەداخێکی زۆر زۆرەوە ئێڵین کە ئێمە کە باڵندەی بڵین چێوی سەرچاوێکی سروشتی وڵاتەکەمانە بەڵام کەس تا ئێستا لە هەولێر بەداخۆ ناوی ئەو دوو ئەفسەرم بیرچۆوە کە لەوێ ئێستا ماوەی چەند مانگێکە بێ ئەچنە بازاڕەکانەوە هەج باڵندێکی چێوی باش کەسێ بگرن یەکسەرە گیرێت و لێ ئەسەنگرێت و سزایرێ تەنانەت خەڵکیشیان گرتووە بەیانیان سەعات چوار ئەو دوو ئەفسەرە لە ڕێگەی پۆلیسی دارستانەوە لەگەڵیانە ئەڕۆن تەڵەکان کە دایانرێ و کەسانی دایانن ئایانگرن ئێستا لە هەولێرە زۆر کەم بۆتەوە ئێمە پار بەداخەوە نەک بەداخەوە بۆ کەمپینەکە کەمپینێکمان کرد 3000 واژوومان کۆ کردەوە قوتابیانی زانکۆی یارمەتیان نین بەڵام بەداخەوە بەڵێنیان پیاین کە لە ناوچەی سلێمانیشان بۆ کوردستان بوو لە هەولێر ئەو جوابیان هەبووە بۆ ئەو کەمپینێمە بەڵام لە سلێمانیە بەداخەوە تا ئەمڕۆ ئەگە بچینە ناو بازاڕەوە بەڕاستی قەلاچۆکردنی باڵندی شێوی وڵاتەکەمانە چکە ئێستا ماوەیەکی کەنی هیوادارم بەرپرسان ئەوانەی کە لەو بوارە ئیشەکەن پۆلیسی دارستانە قایمقامیەتە هەر ڕۆژی جمعە بچن ناو بازاڕۆنی هێلانە هێلکەی تایە ئەچن بە هێلکە و بە سنووقە یەنن لە بازار ڕایفرۆشن بێچووی تایە بە 4-5 بێچووە یەنن لە بازار ڕایفرۆشن ئەمەش زیاترە چێ بۆ جنوب و بۆ بەغا ئەچێتە دەرەوەی بەڵێ زۆر بەشیان یا ئایانگرن ئەمرن بەداخێکی زۆرەوە ینی ئەگەر ئاوا بڕایمە باڵندی چێوی زۆر جوامانەیە بەس بەرەو نەمانە بەداخەوە لە ئێستاشا ئەوەی کە بۆ من خۆمان زۆر کا دەبینین و بیستمانە ئەوەیە کە شەمشەمە کوێرە لە ناوە بن ئەوەش ئێستا گەر ئێمە بەراورد بکەین شەمشەمە کوێرەش باڵێک ئەو ژیان لەبەرە ینی شیردەرە شەمشەمە کوێرە شیردەرە لەبەرەوە بە باڵندا حساب ناکرێ بەڵام لەگەڵەوەش ئەویش ئەوانەیە ئەوەش قەڵاچۆ بکەن بۆچی لەبەرەوەی ئەگەر ئێمە بین لە سروشتا هەر جۆرە باڵندێک گیان لەوەرێکە هەیە یعنی ئەمە تەوازنی دروستەکە لە بینی هەموو شتەکانە بۆ نمونە باڵندەی چێوی بڵین وکو شیردەری شەمشەمە کوێرە مێشولە و کۆمەڵە شتێک کە زەرەری هەیە ئەی خۆن کولە باڵندەی چێوی کولە ئەخوات کە کولە زەرەریشی زۆری هەیە بۆ دەغڵودان زۆر باڵندەیکەمانەیە کە مارومێروژە خۆن لەبەرەوە ئێمە کێشەکە لەوایە بەداخێکی زۆرەوە کە ئێستا کۆمەڵێ پرۆپاگەندە کراوە کە گوایە شەمشەمە کوێرە لە ئێلانەکە یا جۆرە قوڕخوشمێکی تایە کە پارەکەی بڵین نرخەکەی زۆرە بەڵام بەسپاسە دانستیشی نییە بێگومان بەڕاستی من ئەوان من نازانم مەسەلەکە پەیوەندی بە چێ شتەکە نەفسیە چکە لانێ پیجی بڵین لە یوتوبا من خوێنمەوە لە لای عەرەبەکان زۆر ئەو شتانە باسەکرێ بەڵام ئێمە وەکو کوردستان بە خۆشحاڵیەوەی ئێمە بیستمانە پۆلیسی دارستان قایمقامیەت زۆر بە توونتیژی بەرەوڕووی ئەم شتە ڕۆشتم بەڵام ئاواتمان ئەوەیە هیوادارین و داخوازین کە چۆن ئەم هەڵمەتیان کردو کە ڕێگیریە کرێت بامان شێوە ڕێگەش لە باڵندەی چێوی بگرێت چکەی جیاوازیشان نییە خۆش شەمشەمە کوێرێمە بۆمان پێمان ناخۆشە لە ناو ببرێ لەبەرەوەی شەمشەمە کوێرە تەوازنێکی دروست کردووە لە سروشتە باڵندەی چێویش بە هەمان شێوەیە ڕاستە کاتە کاک سۆران ئەزانین لە سەرانسەری گیانە هاوڵاتیان لە هەوڵی ئەویان کە ئەو سروشتە جوانی کە هەیەە چ بە باڵندە چ بە ئاژەڵە کێوەکانەوە باوانەوە جوانتر ئەبێ ئێمە توانیمانە سروشتی کوردستان پارێزین بەداخێکی زۆرەوە سروشتی کوردستان
لەلایەنی ئێمە باسەکەمان باڵندە و گیان لەبەرە بە گشتی مردووە باشترین بەڵگەژەوەی ئێمە ئەچینە باخی گشتی و کە گەورەترین باخە لە سلێمانیا باڵندەی چێوی نابینین جۆمان لە باڵندەی چێوی زۆر بە دەگمە نەمێنێت ئەبێت ئەوەی کە لە ئەوروپا ینی زۆربەی وڵاتە پێشکەوتۆکانە کاتێککە مناڵێک بەیانیان هەڵەسێ ئەچێەوە مەکتەب گوێی لەم باڵندانەیە کە ئەخوێنێت منم بەیانێت زوو هەستام گوێم لێ لە چەند شوێنێک چەند جۆرە باڵندێکی خوێن تۆ هەز بە ئارامیەکەی ئەم مناڵش تۆ لە مناڵی و فێرێکی بگوێی بیست بێت ئەزانی کە ئەمە بەسراوەتەوە بە سروشتی تۆ خۆشی ئەوێت ئەزانێ ئێواران کە دنیا تاریکە بێ بە هەمان شێوە چکە باڵندەی چێوی بە گشتی هەمویان بەیانیان کاتێکە ڕۆژەڵیت یعنی لە کاتی خۆر هەڵاتنە ئێوارانش کە خۆر ئاوا بێت لەو دوو کاتە هەمووی خوێنێت بە تایبەتی نێرەکانیان ئەمە ژوار لە خەستەخانەکانی ئەوروپا زۆربەی کە لە ناو دارستانان یا دارودەختی تایە زیاتر بۆیە لەو شوێنانە دروستکراوە هەموو ئاوهەواکی پاکترە هەموو باڵندە چێویانە بۆی ئارامیەک بابە و نەخۆشانە کاتێدا نیشنە دەرەوە ژیان لە خوێندنی و باڵندانە ئەبێ بەداخێکی زۆرەوە ئێمە لای ئێمە هیچ پەرەیە بەو شتە نێراوە و هیچ احتیمامێکیشی پێ نەیراوە و ئێمە لەگەڵ چەند برادرێکە سەر لە هەوڵی ئەوین بتوانین لە ڕێگەی قوتابخانەکانەوە ینی قوتابخانەی سەرەتایی و باخچەی ساوایانەوە وا بکەین کە مناڵی ئێمە باڵندەی خۆش بووە ژینگەی خۆش بێ سروشتی وڵاتەکەی خۆمانی خۆش بێ ئەمە کە ئەرچی سەرشانی هەمومانە بەڵام ئێمە بەڕاستی کەم تەرخەمی خۆشمان لە ماوەی ڕابردوودا لە ساڵانی ڕابردووە کاک سۆران ئەومان بەدیە کرد لە کاتێکا کە سێری ئاسمانەکانمانە کرد کۆچی بە کۆمەڵی باڵندەکان هەبوو بەڵام ئێستا بەدەگمەن ئەگەر ئەوە بەدی بکەیت بەتاکیدی هەمووی پەیوەندی بۆ باڵندە و ئێمە وتمان هەستی هەیە ئەم هەستە ئەیزانێت یعنی کە دووبارەوە دوای ئەوە ئەمە مانای ئەوەیە ئەگەر لەسە بۆن لێرە ئێمە سەری دەرەوە بکەین ئەوایسە چەندەها باڵندی چێویمان ببینە بەڵام بە گشتی ئەمان هەمووی ڕاوەکرێن هەموویە کوژرێن مەسەلەکەش لێرا خواردن نییە ئێمە باسی مراوی ناکەین بڵێ مراویە و گەورەیە یا ئەی خوارد ئەمە باڵندێکی بچووکە بەس بە نرخێکی زۆر زۆر کەمە فرۆشتێتەوە یعنی بووکە سوورە کەیچێکە لە باڵندە جوان و دڵخۆشەکان کە سروشتی کوردستان زۆر زۆر دەوڵەمەنە پێی بە هەزارهای فرۆشتدانی بە 1000 دینار یان ڕیشۆڵە بە دوودانە بە 1000 دیناروانش بەڵێ ینی کێشەکەی ئێمە لەوایە و کووتمان لێپرسینەوە نییە نرخەکەشی ئەوەنە زۆر نییە تۆ بڵێ ئەمە نرخێکی زۆرە تۆ کابرا بڵین بووکە سوورەیە یا ڕیشۆڵەیە بگرێ بە پارەیەکی وا بیفرۆشێتەوە کە بژێوی ژانی ڕۆژێکی پێ بڕوە یعنی بە 500 نا بە 1000 نارە فرۆشێتەوە و کووتمان لەوەش ترسناکترەوەی کاتێکە بە بێچێتی و بە یەلکەیی هێنن ئێمە باڵندەیەکمانێ پێڵن قوڵتا لە کوردستانە دوو جۆرمانەیەکیان لە شاخ حاژییان لە دارە لە ناو دارە بڵین لە نزمانە ماوەی چکەی بینی بە سەدەهایەن لە بازاڕە بە نرخێکی زۆر زۆر کەم هێلانەیانە شکێنن تێکی ئێن ئەم باڵندەی لەوانەیە چەند هەفتەیەکی بێت تا هێلانەیە دروستەکە تا ئەو هێلکەی هەڵێتایکە ئەیەن ناو بازار پارێکی کەم فرۆشتێ و لای خەڵکیش ئەمرێت ڕاستە بە هیوای ئەوەی کەممان هۆشیاریمان هەبێت لەوەی کە سروشتی جوانی کوردستان جگەلەوەی کە سیمایەکی جوانی هەیە بێگومان باڵندە و ئاژەڵەکانیش سیماکەی کوردستان جوانترەکەن بتوانین ئەو سیمای کوردستان هەمیشە هەر ئاوا بە سەوزی بە جوانی بهێڵینەوە دووبارە دەست خۆش بە کاک سۆران سوپاس بۆ ئامادەبوونە دەستی خۆش بە سپاس بۆ زۆر سپاس بۆ تۆ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە